الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و مسلمانانی زۆر بەڕێز، ئەمڕۆ کە چواردەی چوارە یادێکی خەمناک هەیە بۆ نەتەوەی کورد. زۆر پێویستە وتاری جومعە ئەو بابەتانە باس بکە کە پەیوەندیان بە دین و ژینی خەڵکەوە هەیە. ئێمەش لە مزگەوتەکەماندا بەویستی خوای پەروەردگار وەکو وەفایەک بۆ ئەو کەسانەی کە تووشی ئەو کارەساتە گەورە بوون کە کارەساتی هەموو میلەتی کوردە و هەرگیز نابێت لەبیر بچێتەوە، وتارەکەمان تەرخان دەکەین بە باسی ئەنفال. چواردەی چوار دیاری کراوە بە ڕۆژی ماتەمینی گەلی کوردستان بۆ یادی ئەنفالەکان و بێسەر و شوێنەکان. ئەنفال بریتی بوو لە ڕووخاندنی گوندەکانی کوردستان و ڕاگواستنی خەڵکەکەی بۆ ئۆردوگا زۆرە ملیەکان و پاشان دەستگیرکردنی کەسانێکی بێتاوان و سڤیل و بێچەک لە ژن و منداڵ و گەنج و پیر کە هیچ پەیوەندیەکیان بە چەکداری و بە شۆڕژێڕیشەوە نەبوو، پەلاماری هێزەکانی حکوومەتی سەردەمی ئەو کاتیشیان نەدابوو. فەقیری ماڵی خۆیان و خەریکی گوزەران و ژیانی خۆیان بوون، دەستگیر کران و لە کەرکووک و تۆپزاوا و پاشان لە نوگرە سەلمان و بیابانەکانی خوار و ناوەڕاستی عێراقدا بە زیندوی گول لە باران کران و ژێرخاک دران. ئەم مناسەبەتە پێویستە هەموو ساڵێک یادی بکرێتەوە و هەرگیز لە بیرمان نەچێتەوە و قسەی باشتری لەسەر بکرێ. وشەی ئەنفال لە قورئانی پیرۆزدا یەک سوورەتی گەورەمان هەیە کە 75 ئایەتە بە ناوی سوورەتی ئەلئەنفالەوە. بەداخەوە هێستا خەڵکێکی مسلمانمان هەیە شەرم دەکا کاتێ وشەی ئەنفال بڵێ سوورەتێکی قورئانە، چونکە وایان لێ کردوین کە ئەو ئەنفالە یعنی ئەو ئەنفالی زیندە بە چاڵکردنی منداڵ و کچ و کوڕەکانی میلەتی کوردە. قورئان دەفەرمێ بسم الله الرحمن الرحيم يسألونك عن الأنفال قل الأنفال لله والرسول فاتقوا الله وأصلحوا ذات بينكم وأطيعوا الله ورسوله إن كنتم مؤمنين. ئەی محەممەد صلی الله عليه وسلم خۆشەویستم، هاوڵانت دێنە لان تو پرسیارت لێ دەکەن لەبارەی ئەنفالەوە. جالێرەدا بەڕێزان، وشەی ئەنفال بە ماناشتی کە جەمعی نەفلە واتە زیادە. ئەم ئایەتە وەکو مفەسیرینی قورئان دەفەرمونی ئیمام ئەحمەد ڕیوایەتی کردووە کاتی خۆی لەسەر چی هاتە خوارەوە؟ مەبەستەکە شتێک بوو لە جەنگی بەدردا کە جەنگی بەدر لەگەڵ کافراندا بوو کە کافرانیش هێرشیان کرد بۆ سەر سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە مسلمانان نەچوون ماڵی خەڵکی بگرن، چون ماڵەکەی خۆیان کە داگیر کرابوو وەری بگرنەوە. ئالەم کاتەدا کە مسلمانان سەرکەوتن و لەو ڕۆژەدا هێزی ئیسلام عیزەتی پەیدا کرد و ملهوڕان و کافران و خوانەناسان تێکشکان، دەستکەوتەکە دەستی مسلمانان کەوت بارەکانی کە ئەبوو سوفیان جێڕابوویەوە. ئەوەش ماڵی کافرەکان نەبوو، ئەوەش ماڵی مسلمانەکان بوو کە کاتی خۆی بە ناڕەوا لە مەککەدا دەستی بەسەرا گیرا بوو. کاتێک کەوا هاتنەوە و دەستیان بەسەر ماڵەکەدا گرت و زۆرێک لە زیلهێزانی قوڕەیش کوژران و بەدیلگیران، لەگەڵ ئەوەدا مسلمانانیش کەم بوون، مەلایکەت یارمەتی مسلمانان و سەحابەکانی دەدا، خەریب و دەمەقاڵەیەک لەناو سەحابەدا دروست بێ لەسەر دەستکەوتەکان. ئەوانەی کەوا لە دەوری پێغەمبەر صلی الله عليه وسلم و هێزی پشتیوانی بوون لە دواوە، لەگەڵ ئەوانەدا کە هێزی هەڵمەتبەر بوون و جەنگاوەرەکانی قارەمانی پێشەوەی شەڕ بوون، هەر یەکە بەلای خۆیدا دەیگوت منیش بەشم هەیە لەو ماڵەدا. قورئان فەرمووی بگەڕێنەوە بۆ خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. وتیانەی پێغەمبەری خوا چی لەم ماڵە بکەین؟ خوای پەروەردگار ئەم ئاەتەی دابەزان کە باسی ئەوە دەکا بەدادپەروەری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دابەشی دەکا بەسەر سەحابەکاندا و هەرکەس ماڵی خۆی وەردەگرێتەوە، ناکۆچی لەسەر ماڵی دنیا مەکەن، لە ناو یەکە ڕێک و پێک بن، جۆڕایەڵی خوا و پێغەمبەر بکەن کە ئیماندارن. ئەمە بۆ ئەو سەردەمە ئەم ئاەتە ئەمەیە، نەباسی شەڕە، نەباسی کوشتنە، نەباسی پەلاماردانی مسلمانانیشی سڤیل و بێچەکە، هیچ پەیوەندێکی بەوە نییە. ڕاستترین تەفسیریش ئەوەیە کە وشەی ئەنفال هەر پەیوەندی بە جەنگ و غەنیمەتیشەوە نییە، کە ئەمان قسەی حەقا،
چونکە ئەم قورئانە نابێ یەک سوورەتی گەورەی بە ناوی یەک وشەی ئەنفالەوە بێ تەنها لەبەر قەزیەیەکی یەک ڕۆژی. قورئانی پیرۆز کە هەتا قیامەت دەخوێندرێتەوە ئەبێ مەنهەجی حەیات بێ. مفەسرین هەندێکیان کە ئەمە ڕەئی ئەسەحە دەڵێن ئەنفال واتە ئەو ماڵە سروشتیەی کە پەروەردگار لە بۆ خەڵکی لەم سەرزەویە دروستی کردووە. بۆ نمونە لە وڵاتی ئێمەدا وەکو نەوت، لە هەندێک وڵاتە وەکو زێڕ، وەکو گۆگرد، وەکو ئاسن، وەکو ماددە بە نرخەکان. ئەم خەڵکە نابێت پەلامار بدایەکێ بیخوا و ئەوەی تری مەحرومکە. سوورەتی ئەنفال پێمان دەڵێ خوا ئەو ماڵانەی کە جگە لە نان و پێخۆر وەکو نەوت و ماددەکانی تر لە زەویدا دروستی کردووە پێویستە بەدات پەروەری خەڵک سوودی لێ ببینێ. پێویستە خەڵک لەسەر ماڵی دنیا پەلاماری یەکتر نەدا، بگەڕێتەوە بۆ یاسا، بۆ حکوومەت، بۆ دەسەڵاتی وەخت کە لە نێوان مسلمانان دە حکمی خوا و پێغەمبەر واتە شەرعەکە دابەشی دەکات بە یەکسانی و هەموو هاوڵاتێک مافی هەیە لە ماڵێکی خۆیدا کە خوا بۆی دروست کردو بەشیە بێ. ئەها سەیری کە ئاەتەکە ئەمە تەفسیری حەقی ئەنفالە. ئەو ماڵە گشتەی کە خوا بەم خەڵکی ڕەوابینیوە و لەسەر زەوی و ناخی زەویدا بۆی دروست کردوون، خەڵکینە یەکتری لەسەر مەکوژن، پەلاماری یەکتر مەدەن، بگەڕێنەوە بۆ شەرعی خوا، ناکۆچی نێوانتان لابن، بەدادپەروەری دابەشی کەن ئەگەر ئیماندارن. سەیری وشەکانی سوورەتی ئەنفال چەند نەرمن لە سەرەتاوە. کامە ئیماندارن؟ ئینەمە المؤمنون الذین ئیذا ذوکر الله وجلت قلوبهم. ئیماندارانی بەحەق ئەو کەسانن کاتێک کە وشەی ئەڵڵاه دەبیستن ناو جەرگیان ڕادەچەنێ، مێشکیان دەهەژێ کەوتت ئەڵڵاه. چۆن لەگەڵ وشەی ئەنفالا یەک دەگرێتەوانێ مناڵک هاوارکە تو خوا ئەو بڵێ لەخوا ناناسم. کوا قورئان باسی ئەوەیە دەفەرمی ئیمانداری بەحەقەوەیە کە ویست وشەی ئەڵڵای بیست لە ناخەوە دەهەژێ لە سام و هەیبەتی خوا و خۆشەویستی خوا. کاتێک قورئانی بۆ خوێندرایەوە فڕێ نادا، ئیمانی زیاد دەکا. خاڵی سێیەم تەوەکولی بەسەر خوایە و پشت بەخوا دەبەستێ. قورئان دەفەرمێ خاڵی چوارەم نوێژێکی ڕێک و پێک دەکا و سوزدە بۆ خوا دەبا. خاڵی پێنجەم ومما ڕەزەقناهم ينفقون، نەک هەر ماڵی خەڵک تاڵان ناکەن، نەک دەی خەڵک ناڕوخێنن، ئەو ماڵەش خوا بە ئەمانەت پێی بەخشیون ئەی بەخشن بە خەڵک. ئەمانە ئیمانداری ڕاستەقینن. ئەمە سوورەتی ئەنفال لە ئاەتی 1 و 2 بەڕێزان کوا باسی ماڵ تاڵانکردن و کوشتنی منداڵ و ژنی تێدایە. ئالێرەدا جەناب ڕەم بە پرسیارێک بکەی بەمە لە قورئانە ئەی ئیماندار لە سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن وەصفی کراوە؟ المؤمن من أمنه الناس على دمائهم وأموالهم. ناسنامەی ئیماندار دووشتە کەوتت ئیماندار ئومەتی پێغەمبەرم صلی الله عليه وسلم ئەبێ دوو صفەتت تێدا بێ. تەواوی خەڵکی هەنێ فەرموو المؤمنون الناس، هەرچی کەسێک خوا بە مرۆڤ لەم سەرزەویە دروستی کردووە و نەفسێکە و ڕوحێکە، هەر دینێکی هەیە، هەر زمانێکی هەیە، خەڵکی هەر شوێنێکە، مادام تۆ ئەهلی قیبلەی ئومەتی خۆشەویستی ئەبێ لەو خەڵکە لە دووشتت ئەمین بێ. نابێ بترسێ بەدەستی تۆ خوێنی بڕژێ، نابێ بترسێ بەدەستی تۆ ماڵی بخورێ تاڵان بکرێ. دەی ئەوانەی کەوا ئەم خەڵکیان والێ کرد هیچ سیفەتێکی ئیمانداریان هەبوو بە بێگومان نەخێر. ئالێرەدا جەناب دەپرسی ئەی بۆ ئەو بەعسە دڕندە، ئەو شاڵاوە گەورە، ئەو تاوانە گەورەی ناونا ئەنفال بۆ بە ناوی سوورەتێکی قورئانیەوە نا؟ ئەمە پرسیارێکە. پێش هەموو شتە دەبێ بڵین میلەتی کوردی مسلمان بزانە تاڵاو و شاڵاوی ئەنفال مەسەلەیەکی سیاسیە نەک دینی. بۆ دینی نییە. یەکەم ئەو ڕژێمەی کە ئەو خەڵکەی ئاوازین دەبە چاڵ کرد خۆی مسلمان نەبوو. کتێبێک هەیە ئێستاش هەیە و زۆر خەڵک دەتوانێت بیخوێنێتەوە، البعث والتراث، نووسینی سەدام حوسێنە. لە پێشەشی ئەو کتێبەدا سەدام وتوێتی إن الإسلام دين رجعي متحجر لا يتوافق مع متطلبات العصر. ئاینی ئیسلام دینێکی کۆنەپەرستانەی بەسەرچووی پواوە، هیچ بۆی ناگەڕێنەوە و کۆنەپەرستیە، ناگەڕێتەوە لەگەڵ یەک نایەتەوە لەگەڵ داواکاریەکانی مرۆڤی ئەم سەردەمەدا. واتە هەر لەگەڵ دامەزراندنی ئەو حیزبەدا بڕیاریاندا ئیسلام دینی کۆنەپەرستی و دەبێ لابچێت. هەر مؤسیسی ئەو حیزبە کابرایەک بوو مشیل عەفلاق کە هیچ پەیوەندێکی بە ئاینی ئیسلامەوە نەبوو و پەیوەندی بە مەسیحیەکانیشەوە نەبوو کە خەڵک دەڵێن مەسیحی، چونکە لە دینی مەسیحیەتیشا مرۆڤ ئاوا بێبەزەیی نابێت لە هیچ دینێکە، لە هیچ مەنهەجێکە مەگەر ئەوانەی وەکو ئەوانە مرۆڤ نەبوو بن. بەڵام بە پێچەوانەکەی کوردەکە کە ئەنفال کرا موسڵمان بوو. کوردی ئێمە دیندارە، ئەو هەموو دێی تێک چوو، هەر هەمووی مزگەوتی هەبووە، هەموو دێیەک مەلای هەبووە، حوجرەی فەقێ هەبووە،
حتى وفاتی مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیسی بیارە مفتی هەموو عێراق لە زۆربەی سەردەمەکانە میلەتی کورد بووە لە حوجرەکانی کوردستان و مزگەوتەکانی ئێمەدا پێگەیشتوون. میلەتی ئێمەی کورد لە هەموو شوێنەکاندا تەکیەی هەبووە، خانەقای هەبووە، سۆفی و دەروێشی هەبووە، مەجلیسی زیکر و یادی خوای هەبووە. میلەتی ئێمە ئەگەر لە ناچاریدا بە نەزانی وەکو کەسێ دەکەوێتە دەریایەکەوە دەست بۆ سڵەپوشێکیش دەبات دەڵێ بە ئومێدی خوا ڕزگارم کە، جاری وایە ئەم میلەتە ئێمە بەڕێزان پەلاماری بەرنامەیەکی غەیری ئیسلامیشی داوە و توێتی ئەم مەنهەجە بەڵکو بە ئومێدی خوا ببێتە مای سەرفرازی نەتەوەکەم. چەوسانەوەی دیوە دەرەبەک چەوساندوێتیەوە، مافی خواردووە، جوتیارێکی زەحمەت چێژ بووە و توانێت چینی کرێکان لە فڵان شوێنە ڕزگار بووە و توێتی بەڵکو منیش کولێرەیەکم دەستکەوێ. بەڵام وەڵڵی ئەم میلەتەی ئێمە ئەلحەمدوللا قەت ناتوانە پشت لە ئیسلام کە. هەر وەختێ شاخەکانی کوردستان هەموو لا چوون ئەمجا دەتوانی ئیسلام و کورد یەکجیاکەوە کە شتێکی مەحاڵە. لەم ڕۆژانەدا وێنەیەکیان نیشاندام کە جێی دەستخۆشیە. گەشتێکی بەهاری حیزبێک کرابوو لە ژێر ئاڵای سووری چەکشوداسە کە کۆمۆنیستیە، خەڵکەکە دانیشتبوون بەرماڵیان ڕاخست بوو، حەسیدیان ڕاخست بوو، پاڵتۆیان خۆیان ڕاخست بوو، نوێژیان دەکرد. کابرا بە حساب کۆمۆنیستە کەچی لەو سەیرانەدا نوێژەکەی لەبیر نەچۆتەوە. ئەمە پێمان دەڵێ ئێمە یەکتر کافر نەکەین، ڕاستە لە ڕووی عەقیدەوە مساوەمە، بەڵام خەڵکەکە حاڵی نەبووە. کابرا یان چینی کرێکار و ڕەنجدەری بەلاوم پیرۆز بۆ کوێتی بە ئومێدی خوا منیش ڕزگار بم، یان نەتەوەکەی چەوساوەتەوە و کوێتی کوردەکەم بێتە شتێک بە ئەم مەنهەجە هەڵبژێرم کە لە وڵاتان هەیە، بەڵام دینەکەی واز لێ ناهێنێ. بۆیە کوردی ئێمە کە ئەنفال کرا موسڵمان بوو، ئەوەی ئەنفالی کرد موسڵمان نەبوو. ئەمەش لە مێژووی مرۆڤایەتیدا دووبارە بۆتەوە. بە درێژایی مێژووی جونۆساید بخوێننەوە، هەمووی بە ناوی دینەوە کراوە. کاتێ ئینگلیز ئەمریکا دۆزرایەوە ئینگلیزەکان بۆی چوون. ئینگلیزەکان چوون 80 ملیۆن هیندی سوور کە خەڵکی ئەسڵی ئەمریکا بوون زیندە بە چاڵیان کردن. 80 ملیۆن خەڵک. هەموو کەشت هەفتانە کەشتێک دەڕۆی هەرچی ماڵ و سەروەت و سامان و زێڕیان هەبوو هەموویان تاڵان دەکرد. لە ئەفریقاش هەروایان کرد. ئەزانم بە ناوی چێوە، بە ناوی دینی مەسیحیەتەوە. دەیخۆ مەسیحیت لەوە بێبەریە، چۆن عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ئەمر بەشتی وا دەکات. دەوڵێ هەموو مەسیحێک بپرسە بڵێ قبوڵتە خەڵک بە ناوی دینی تۆ خەڵک زیندە بە چاڵکە دڵێ نەوەڵڵا. دە هەموو کەشتەکانیان ئیغارەکانیان هێرشەکانیان ناو دەنا کەشتی سلێمان، کەشتی یەسوع، کەشتی یوحەنا بە ناوی دینەوە دەیان کرد بۆی خەڵکەکە وێژین و بێدینکەن. بەعسیش دەهات بۆ ئەوەی ئەو خەڵکە بێدین و بێژینکە چی لێ دەکرد. ئەوەتان لە شەڕی عێراق و ئێراندا لەبیرتانە ئەو ساروخانەی لە شیعەکانی ئێرانی دەگرت ناوی دەنا ساروخی عەباسی و حوسەینی. دەیانزانی عەباس و حوسێنیان خۆش دەوێت بەو ناوە لێی دەدان. ئەیزانی کورد زۆربەی منداڵەکانی بە ناوی خالیدی کوڕی وەلیدەوە ناو دەنێن. ناوی دەنا مەعەسکەری خالید لە کەرکووک کە کوردی تیا ئیعدام دەکرد. ناوی دەنا سوپای سەعدی کوڕی ئەبی وەقاس قەعقەع بە ناوی سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. بۆ ئەوەی دەیگوت من ئەوە ژینەکە لێ دەستێنم بەڵام ناتوانم بێدینت کەم. ناوێکی وا بەکاردێنم تۆ بە نەزانی بێدینیش بی. ئەو کەسانی کە لەسەر ئەنفال شت دەنووسن ئێوە جێگەی ڕێزن، هەر کەسێک قەڵەم بەدەستەوە گرێ و یادێکی ئەنفال بکات جێگەی حرمەتی ئێمەیە. بەڵام وریا بە نەکەوێ پیلانە کەی بەعسەوە دوای ڕوخانیشی، چونکە بەعس دەیویست وەکو ڕوح لێ دەستێنێ نەیدەتوانی ئەوەی دڵت دەربێنێ. ئەیگوت وەکو ئەمانە دەکوژم بە ناوی دینەوە دایان کوژم، نەوەکانیان ڕقیان لە ئیسلام بێ، ڕقیان لە سوڕەتی ئەنفال و قورئان بێ، ڕقیان لە ناوی خالید و سەعد بێ. ئەها شاعیری ئێمە هەیە بە هەڵەکەوتۆتە ئەوانەوە ئەڵێ سوپاکەی سەعد، بە سەعد چه پەیوەندیەکی بەوە هەبوو؟ ئەو دەیگوت بێژینت دەکەم دواتریش بەدەستی خۆت بێدینکەی، ئامانجەکەی ئەو دەپێکی. ئەی بۆ سیر ناکەن هەموو ئەو شتانی کە خزمەت گوزارین بۆ مرۆڤ بزانە بە ناوی یەک سەحابەی پێغەمبەرەوە کراوە، بەس جەنگ و کوشتنەکان بە ناوی سەحابەوە دەکرا، بە ناوی حەسەن و عەباس و حوسەین و بە ناوی خالید و قەعقاع و سەعدەوە. بەڵام مستەشفای سەدام، بەڵام جامیعەی سەدام، بەڵام مەدینەی سەدام، بەڵام مەتاری سەدامی دەوڵەتی، هەموو ئەوەی خزمەت بوو بە ناوی خۆیەوە. یەک کەسم پێ بڵێ لەم ناو هەموو عێراقەدا یەک شت بە ناوی سەحابەوە کرابێ و خزمەت گوزاری و عیلم بوو بێ نییە. بەس دەویست تۆی موسڵمانی پێ بتەزێنێ، دینەکە کە مەبدەئی تۆیە و لەگەڵ تا تێکەڵاو بووە لە ناخەوە هەڵت تەکێنێ. بۆیە ئاگادار بین لە یادی ئەنفالە هەڵەی وا نەکرێ، خوا نەخواستە ئەمە لەسەر ئیسلامە پاک و بێگەردەکەی خۆمان حساب بکرێ. ئێمە ئەمڕۆ لە چواردەی چواردا کە یادی ئەنفالی 182,000 کەسی بێتاوانی میلەتەکەمانە، 182,000 نەتەوەیەکە هەمووی زیندە بە چاڵ کرا و کوژرا، بێسەر و شوێن کرا. بەڵام ئەو خوایە کە خالقی ئەرز و ئاسمانە 7 کەسی بە موعجیزە ڕزگار کردووە.
لە 182,000 کەس تەنها 7 کەس ڕزگاری بووە لەو گۆڕە بە کۆمەڵانەدا. 6یان گەنج بوون بە ناوی فەرەج و عوزێر و واحید و ڕەمەزان و ئەنوەر و حەماعەلی، یەکیان منداڵ بوو بە ناوی تەیمور، خوا دەرگای لێ بکاتەوە کە ئێستا تووشی گرفتێکی گەورە بۆ بەداخەوە. شاید حاڵی ئەم جومعەیەمان باسی کەسێکە کە لە ناو گۆڕەکانی ئەنفالەوە هاتۆتەوە. چۆن گیراوە و چی بیستووە من وەکو خۆی نەقلی دەکەم بۆ جەنابتان. شاید حاڵەکەمان ناوی ڕەمەزان عەلی سلێمان ئەحمەدە. ئەڵێ ئەوەندە داماو بوو ئەو خەڵکەی ئێمە کاتێک کە ڕۆژنامەنووسەکە لێی دەپرسێم والیدی چەندی، دەڵێ وەڵڵەهی نازانم. یعنی حتا تەنان نازانە ساڵی چەند لەدایک بووە. ئەوەندە فەقیر و داماو بوو ئەو خەڵکە ئێمە کە ئەنفال کرا، نەیزانیوە بۆ خۆی کەی لەدایک بووە. وەکو گەلانی پێشکەوتوو نەژیاوە، دەڵێ من کە بردیانم تەسکەرم بۆ دەربێنن کابرای نفوس کتی لە وڵاهی لەواسیە 6 ساڵانێک بێ بام والی 66 بێ. ئەڵێم والی 66م خەڵکی گوندی جافانم سەر بە دووسخور قەرەهەنجیر لە پارێزگای کەرکووک. سەر بە عەشرەتی جافی دەیەکەمان 34 ماڵ بووین، مزگەوتمان هەبوو، مەلامان هەبوو. خەریکی کوشت و کاڵ و ئاژەڵداری بووین، نانێکمان بەدەست دێنا و ڕوومان لە خوای خۆمان کرد بوو خەڵکێکی تەباو ڕەبا. تەنانە لەو دێی ئەواندا کە هەموو ئەنفال کراون یەک پێشمەرگەیان نەبووە، یەک کەس چەکدار نەبووە، هەمووی خەڵکی کار و کەسابەتی خۆی بووە. ئەڵە ساڵی 1970 ڕژێم هێرشی هێنا و ئێمە هەموو خەڵکەکە ڕامان کرد دەیەکەی ڕووخاندین، گوندەکەمان سوتا و هیچمان بۆ دەرنەچوو. خەڵکێک لە ناچاریدا بەرەو کەرکووک و شارەکانی هەولێر هاتن، زۆربەی خەڵکەکەش کە مەڕدار و ئاژەڵداری گەورە بووین بەرەو گوندەکانی ناو قوڵایی ڕۆیشتین. دەمانگوت دەستی ڕژێم بەوێ ناگە. ئێمە چوینە گوندی خدرڕێحان لە ناحیەی قادرکەرەم. ئەڵە ڕۆژانە بەدەم کەسابەتەوە لەوێش دەستمان کردەوە بە یارمەتی خەڵکی خدرڕێحان خانومان دیسان جارشکە دروست کردەوە بۆ ئەوەی بەدەستی خۆمان بژین و ئەرگ نەبین لەسەر خەڵکەکە. ڕۆژانە هەواڵی ناخۆشمان دەبیست. 87 بۆ 88 هەمیشە وتیان کیمیایی لە هەڵەبجە دراوە، کیمیایی لە بالیستان دراوە، سەرکردایەتی لەسەر گەڵوو گیراوە. ڕۆژانە دەنگ و باسی ئەو خەڵکە کە دەهاتەوە ئەوە بوو. پێشمەرگەمان دەبینی لە شەڕی سەرکردایەتی هاتبوونەوە هەمووی ڕیش و هات و چڵکن بێئومێد وەڕس، هیچ کەس نەیدەزانی ڕوو لە شوێکە. ئەڵە ڕۆژێکیان بینیمان کە چەندین دەبابە و مدەڕعە و کۆپتەر هات، خەڵکەکە هەموو بە ژن و منداڵ و گەورە و بچووکەوە خدرڕێحانمان بەجێهێشت، چوینە چەم و دۆڵ و ئەشکەوتەکانەوە. کاتێک کە ڕژێم هات کەسی تێدا نەمابوو، هەموو گوندەکەی تەخت کرد و هەموو شتەکانی تاڵان کردین. لەو کاتەدا ئێمە کاتێک کە گەڕاینەوە هیچمان نەمابوو، بڕیارماندا ژن و منداڵ و بەتەمەنەکان بڕۆن بۆ قادرکەرەم بۆ ناحیەکە، لەوێ بخوان لە شوێنێک لە ماڵە ناسیاوێک بژین. هەرچی گەنج و فیراری عسکەری بووین و قەت نەچووبووینە عسکەری و لە خۆمان دەترساین لەو چەم و هەردەماینەوە. ئەڵە من و چەندین گەنج لەوێدا ماینەوە. دوای 2 ڕۆژ باوکم لە قادرکەرەمەوە هات بە شوێنمدا، وتی کوڕم لە مکەبەرەی مزگەوتەکانەوە لە هەموو شوێنە هاوار دەکرێ عافواتە، هەر کەسێ بێتەوە حکومەت عەفوی دەکا، کەس ئیعدام ناکا، دوای 2 هەفتە لە تەسلیم بوونەوەتان وەرەقەیەکتان بۆ دەکرێ و بە ئەمانەت لە ماڵی خۆتان دادەنیشن. کوڕم بە قسەی من بکەی تۆ لەم شاخ و هەردایە چی ئەەکەی؟ ئەوە لە قەرەداغیشەوە حکومەت هێرشی کردو و جەیشێکی بێشمارە، ئەڵێ ڕۆژی حەشرە جاش و جەیش تاڵان دەکا، کوردەکە لە عەرەبەکە خراپترە بۆ تاڵانی. ئەوە هەرچی شوێنێک نەماوە، وردە وردە بەرەکە تەسک دەبێتەوە. ئەگە بە قسەی باوکت بکەی بێی تەسلیم بیتەوە باشترە. ئەڵێ دووسێ ڕەفیقم لەگەڵ بوو، باوکم وتی من کوڕی خۆم دەبەمەوە، ڕۆژەکەش ئەوەندە سەختە بە کەس ناوێڵم بڵێم لەگەڵ ماناوەرن، ئەگە دێن لەگەڵ کوڕی خۆمانە دەتبەمەوە، ئەگە نان ئێوە کەیفی خۆتان. وتیان ئێمە تەسلیم نابینەوە، شارەزای مەنتیقەکەین و لەم ئەشکەوتە هەندێک زەخیرەمان تاقەت کردو ئەمێنینەوە. ئەڵێ باوکم دەستی منی گرت و بە قاچاخەڕێدا هەرچی ئەو خەڵکە وەکو مێرولە دەجوڵە، هەندێک ڕای دەکرد، هەندێک تەسلیم دەبەوە. دەهاتەوە لە قادرکەرەما چوین و بەبێەوەی کەس لێم بپرسێت چوومە مەرکەزەکە بۆ لای پۆلیس. وتم هێشتا پۆلیس لە ئەمن ڕەحمی زیاترە. چوومە مەرکەزەکە خۆم تەسلیم کرد و تەفتیشیان کرد و ناوی چواریان لێ وەرگرتم و وتیان پێشمەرگەی بوو. وتم نەخێر. وتیان چەکت پێیە؟ وتم نەخێر. تەسلیم کرام و تەفتیش کرام و کە چوومە قاعەکەوە چی ببینم؟ ئەوە پڕپڕە لە خەڵک، ناو ژوور و قاعە و مەرکەزەکە هەمووی پڕە لە خەڵکی کورد. بەڵام ئەوە هەمووی گەنجە، هیچ ژن و منداڵی تێدا نیە، هەمووی گەنجی وەکو ئێمەیە. هەبوو لێگوت پێشمەرگە بوو مەچەکەکەی خۆمەوە چەکەکەشم تەسلیم کردو، مادام حکومەت عەفوم دەکا و نامکوژێ. ئێمە دڵمان ساف بوو، وەمانزانی ئەو بڕیارە هەمووی ڕاستە. هەبوو شوان بوو گیرا بوو، هەبوو پێشمەرگە بوو لە کەمینی جاشا گیرا بوو، هەموو نەوعێکی تێدا بوو. بە هەر حاڵ خەڵکی وەکو ئێمەش تێدا بوو، بەدەستی خۆی چوو بوو تەسلیم بوو. لەو کاتەدا ئەو شەوە لەوێ هێشتیانینەوە، هەل لەوێ هەستم کرد تۆ بڵێ ئێمە بەم شێوەیە ئەم هەموو خەڵکە حکومەت عەفومان کە، ئەگەر عەفومان دەکا بۆ ناومان نانووسن و بەرەڵامان ناکەن.
ئەو خەڵکانی لەوێ بوون وتیان دوێنێش ئەم مەرکەزە ئەوەندەی خەڵک تێدا بوو بە ئیڤا باریان کردووە بردویانە بۆ شوێنێکی نادیار ئەڵە بەیانی ئێمەیان هێنا سواری ئیڤایان کردین و هیچ کەس نەبوو لەو سەردەمەدا سەرڕووتی عیب بێ عیبە بوو هەمووی جامانی لەسەرا بوو زۆربەی گەنج هەمووی جلەکانی کوردی بوو پشتێنی لە پێش پشتا بوو ئەوەی جامانی لەسەرا بوو جامانەکەیان دێنا و چاویان پێدەبەستەوە ئەوەی پشتێنی لە پشتا بوو بە پشتێنەکەی چاویان دەبەستەوە یەک یەک لە دەرگاکە چاویان دەبەستینەوە فڕیان دەداینە ئیڤایەکەوە ئەو کاتێکەوە هێنانین شوێنێک بوو کردیانینەوە وتیان ئێرە لیوای چەمچەماڵە لە قادرکەرەمەوە بۆ چەمچەماڵ ئەڵێ لە لیوای چەمچەماڵە ئێمە لەوێ نزیکی بە مەزەندەی خۆم 500 کەس بووین لەوێ زیاتر لە 5,000 کەس لە لیواکەی چەمچەماڵە گیرا بوو لەوێدا ژن و مناڵ و هەموو کەسی تێدا بوو پیر و بەتەمەن تا گەنج تا ژن تا مەلۆتکەی ساوە ژن هەبوو لەوێدا منداڵی دەبوو لەو کاتەدا دەڵێ بەڕاستی کاتێککە هێنانین ئیتر چاویان نەبەستینەوە ئەم جارە سواری ئیڤایان کردینەوە بۆ مەعەسکەرێکی دەرەوەی چەمچەماڵ چونکە لە ناو چەمچەماڵە خەڵکە بە قووەتەکە و شۆڕژێڕەکەی چەمچەماڵ خەریب و ڕاپەڕێت تاقە دەستی پێکرد بوو لە بازاڕە حکومەت ویستی خێرا دوورمان خاتەوە لەوێ بردینە دەرەوەی چەمچەماڵ لە مەعەسکەرێکە ئەڵێ من لەوێدا بە هاوڕەکانم وت نیشانەی تێدا چوونمان بە چاوی خۆتان ببینن وتیان چۆن وتم سەیری کە ئەوە دەرپێی ژن و کچی کووردە کراوە بە عەلەم بەسەر ئیڤاکەوە ئەوە ژێرکراسی کچە کوردەکانە داکەندرا و کرابوو بە عەلەم بەسەر ئیڤاکانەوە وتم من تەمەنم ئێستا 22 ساڵە و کاتە حتا ئێستا لە گوندیەکەی خۆمان و لە گوندی خدر ڕێحانیشدا بە عمری خۆم نەمدیوە ژێرکراسی دایک و خوشکی خۆم بینی بێ بە تەنافەوە هیچ کوردێکم نەدیوە کورد ئەوەندە بە شەرەف بوو قەت لە هەڵخستنیشان نەیهێشتووە جلەکانی ژێرکراس و دەرپێی کچی کورد و ژنی کورد خەڵک لە تەنافیشا بیبینێ ئەڵە کە بینیم ژێرکراس و دەرپێی کوردم بینی کرابوو بە عەلەمی ئیڤاکانەوە وتم وەڵڵاهی ئەمە بۆ خۆی ئێمە بردنە خۆزگە لێرە ڕەمیان کردینایە بردیانین بۆ مەعەسکەرە و شەوێکیش لەوێ هێشتیانینەوە ئەمجا پاسی کۆستەریان هێنا هەرچی خەڵک بوو کۆستەری هەبوو کورد بوو بە خسۆغرە گیرا بوو لەو مەعەسکەرەوە بردیانین بۆ کەرکووک لە کەرکووک وامانزانی لە ئادەن تێپەڕی کرد و چۆمە تۆبزاوە ئەو شوێنەی کە مەعەسکەرێکی کۆم بووە ئەڵێ وەکو ئەوەی پێشتر حکومەت بەس بۆ ئەنفال دروستی کردبێ هەمووی قاعەی درێژ حتا سەیرت دەکرد سەری مرۆڤی کوردە بە هەموو تەمەن و گەورە و بچووکەوە ڕەشی دەکردەوە مەیدانەکە ئەتگوت مەیدانی مەحشەر ئەو خەڵکە دەهات بەیەکە هەموو ناونووز کراینەوە جارێکیکە لەوێ کەسێک لەسەر مێزێک دانیشت بۆی عەرەبی نەزانی تەرجمانی کوردی بەڵام لەوێدا جاشەکانیان لە چەمچەماڵەوە ژێڕاوی ئیشی کورد تەواو بوو بۆم بگرە و حەقم نەبێت تۆ بڕۆ تاڵام بکە ئەوەی لەگەڵمانە بوو هەمووی مغاویری عەسکەری و فیدایەکانی سەدام بوو لەوێدا دەڵێ کاتێکەوە گەیشتینە تۆبزاوە ئێمەیان بردە قاعەیەکەوە لە قاعەکەدا یەکەم جار چووینە ژوورەوە خەڵکەکەیان پڕ کرد لە گەنج و ژن و پیا و پیر دەستیان کرد بە لەحیمکردنی دەرگاکە و دەرگاکەیان لەحیم کرد ئەڵێ کوڕێکمان لەگەڵا بوتی من بیستومە لە تورکیا لەم ڕۆژانەدا 400 کوردیان کردوتە قاعەیەکەوە دەرگاکەیان لەحیم کردو و بەنزینیان خسۆتە ناوێ و ئاگریان تێبەرداوە ئەڵێ بەوە یەک پارچە خەڵک دەستی کرد بە گریان وتیان ئێستا دەمان سووتێنن دیار بوو هەر بۆ عەزابی نەفسیمان بوو دوای 2-3 سەعات لەحیمەکەیان پچڕاند و کردیانەوە خواردنیان بۆ دێنان بەیانیان یەک سەمون ئێواران یەک سەمون یەک تەشتی گەورەیان لە ناو 600 کەسە شۆربای نیسک دادەنا بە حەڵ زەوادی تێدا بوو وەکو مێرولە ئەو خەڵکە دەچوو سەمونەکەی پێتەڕکا و شتێکی لێ بخۆ ئەویش برایەکم پێیوتم برادەرێک وتی مەیخۆ ئەوە چەوری زۆر تێکراوە بۆ ئەوەی ناڕەحەتمان کە و تووشی سکچوونمانکە ئەڵە فعلەن ئەوەی خواردبووی خەڵکەکە بە هیلاکا چوو عەزابەکە لە بێرسیەتیەکە ناڕەحەترەوە بوو شەو ڕۆژی لە 24 سەعاتە یەک جار بۆت هەبوو بچێ سەر ئاو بەسەرە خەڵکیان دێنا ئەویش بە قەمچی لە پشتیان دەدای دەگەیشتە سەر ئاوەکە و بە شەق لە دەرگاکان دەدا وەرە دەرەوە تەواوی زۆربەی ژن زۆر مناڵی ساوا هەر هەمووی لەناو ئەو قاعەیەدا خۆی پیس دەکرد هیچ کەس مەجالی سەر ئاوی نەبوو ئەڵە مانگی 4 بوو بەهار بوو بەڵام گەرمی و بۆگەنی ناو قاعەکە هەموو جاری هەڵدنش دەدا دەگون ناوسکم دێتە دەرەوە پەنجەرەی تێدا بوو بۆ عەزابدانمان 4 ڕۆژ لە تۆبزاوە ماینەوە پەنجەرەی تێدا بوو پەنجەرەی باریک هەمووی بە شیش چندرا بوو لە هەموو شوێنێکەوە پەنجەرە هەبوو بۆ ئەوەی بە تەواوەتی بڕوانێ دەرەوە ئەمەش عەزابێکی تر بوو چونکە سەربازێک لە بەردەمی هەر پەنجەرەیەکە سەربازێک وەستا بوو ئەو هەموو پەنجەرەی لە قاعە درێژەکاندا هەبوو قاعەی زۆر درێژ پڕ لە خەڵک مەجال نەبوو دانیشی دەبوو بە پێوە بوەستی لولەی فەنگەکەی خستووە سەر خەڵکەکە لە پەنجەرەکەەوە دەستی لەسەر بەلەپیتکەکەی بوو یعنی چاوەڕێی فەرمان بوو لە یەک دەقەیە ڕەمیمان کەوت مانکوژێ کە سەیرت دەکرد سامێکت دەکرد نەدەتوانی سەیری دەرەوە نەکەی چونکە بە هەزاران خەڵکی لێ بوو ئەڵێ من باوکو و دایکم و خوشکەکەم پێشتر چوو بوون بۆ کەرکووک هەر پیاوێکی بە تەمەنم دەبینی لە پشتەوەم دەزانی باوکمە
هەر کچێکم دەبینی دەمووی بۆ خۆی ئەوە خوشکەکەمە لەوانەیە لە کەرکووک دەستگیر کرابن و ئێستا هێنابیان بۆ ئێرە ئەو خەڵکە بە نۆرە دەهاتە دیار پەنجەرەکان و سەیری ئەو خەڵکەی دەکرد بزانێت کە سوکاری خۆی دەناسێتەوە یان نا ئەوەش بۆ خۆی عەزابێک بوو ئەوەی کە لە هەمووی ناڕەحەتتر بوو ڕۆژانە ئێمەی ئازار دەدا واللهی دەڵێ بەم چاوانە بینیم و هەموو خەڵک بینی حاجی بە تەمەن کەشیە بەسەرەوە کەشیەی زەر بە پشتەوە پشتی چەمابەوە بە گۆچان دەڕۆی دەمبینی سەرباز ئەو داری کە لە پشتی دەدا حاجەکەی بەدەما دەخست پیرێژنم دەبینی کاتێک کەوا کوڕەکانیان لێ جیا دەکردنەوە گەنجەکان پیرێژن باوەشی بە کوڕەکەیان دەکرد و هاواری دەکرد تو خوا لەبەر ئەڵڵا مەیبەن ئەگو من ئەڵڵا ناناسم ئەو پیرێژنیان دێنا بەو قژە سپێڕان دەشێشا حتا کوڕەکان لە دەستدەستان ئەڵێ ئێمە لە وڵاتی خۆماندا بە پەروەردەی ئەم دینی ئیسلامەوە پەروەردەکرابووین ئەوانە جێگەی شەرم لێکردن بوون ڕیش سپێکی حاجی و گۆچان بەدەست پیرێژنێکی سەرسپی سڵحی خەڵکی دەکرد لای ئێمە قەتم نەدی بوو بە حەیاتی پیرێژن لێ بدرێ قەتم پرچی پیرێژن نەدی بوو ڕابشێشرێ بە حەیاتی نامەردیم نەبینی بوو لە پشتی پیاوێکی پشت چەماوەی ڕیسپی و حاجی بدرێ چونکە لە دینی ئێمەدا فێرمان دەکا کە ئینسانی پیر خوا ڕێزی لێ دەنێ با بە ڕۆژووی ڕەمەزان نەبێ با لە ماڵە دانیشەوە خەڵک بڕوا حەجی بۆ بکە و تووشی ناڕەحەتی حەج نەبێ نابێ ئیمام نوێژەکەی زۆر درێژ بێ لەبەر خاتی پیاوی بەتەمەن و ژنی بەتەمەن نابێ ئەگەر دوو کەس بە یەکەوە بوون عیلمیان وەکو یەک بوون یەکیان یەک ڕۆژ بەتەمەنتر بوو دەبێ ئەویان ئیمامەتی بکە لە ڕۆیشتندا دەبێ ئەگەر پیاوێکی بەتەمەن هەبوو لە لای ڕاستەوە بڕوا ئەگەر بوون بە دوو کەس ئێوە دواوە بڕۆن و ئەو لە پێشەوە بڕوا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی یسلم الصغیر علی الکبیر ئەگەر لە ڕێگا تووشی بەتەمەنێک بووی دەبێت تۆ دەست پێشکەری بکەی سەلامی لێ بکەی نابێ ئەو پیرە سەلامت لێ بکە لە قسەدا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گەنجێک ویستی قسە بکە بەتەمەنێکی لێ بوو فەرمووی کەبیر کەبیر ڕۆڵە گەورە و بچووکی بزانە با گەورەکە قسە بکە با گەورەکە قسە بکە ئەم میلەتەی ئێمە بەوە پەروەردە بوو دەڵێ باش کاتێ ئەوانم دەبینی هەمومان ناخمان دەهەژا ئەم ڕیش سپیانە و سەر سپیانی ئێمە چ بێ حورمەتیەکیان پێ دەکرا ئەڵێ وەڵای دوای ئەوە بینیمان کە لە قاعەکانەوە ئەو وەجبانەی دواتر دەیانهێنان دایک و باوک و منداڵی ساوا و هەمووی بەیەکەوە بوو لەوێ ژن و منداڵەکەیان جیا دەکردەوە منداڵ کە ئالوودەی هەیە زۆر ئالوودەی باوکێتی باوەشی بە باوکیا دەکرد و پشتێنەکەی بەرنەیەدا دەستی باوشی دەگرت و دەیگوت بەخوا ناوێ بەجێنبێڵی باوک دەیگوت تو خوا لێم گەڕێن با لەگەڵ مناڵەکانم بن ئەو مناڵە زابتی ڕەشی عەرەبی چڵکن دەهات شەقی تێ هەڵدەدا یەک مەتر دەیبر بە حەوادا و لە دەستی باوشی دەیستان لە مەترێک حەوا بە عەرزی دادایەوە مناڵی ساوا هیچ ڕەحمێک لە دڵیانە نەبوو ئەڵێ ئەو کاتێک کە ژن و منداڵیشان هێنایە قاعەکەی ئێمەوە پڕ بوو لە ژن و منداڵ و هەموو جۆرێک هاتن ڕۆژێکیان لە ڕۆژی سێمە هەرچی منداڵ بوو ئەوەی هەراش بوو پێش خۆیاندا ئەوەی تری کە مەلوەتکە بوو هەبوو مەمکی دایکی دەخوارد لەو کاتەدا گوێی منداڵەکەیان دەگرت و لە باوەشی دایکی دەریان دێنا هەبوو دەست خەریب و گاگۆڵکەی دەکرد دەستێکیان دەگرت و لە دووری خۆی وەکو عەلاگەیەکی پیسی پێوە بێ ئاوا دەستیان دەگرت ئەڵێ هیچ کاتێ ناتوانم ئەو دیمەنم لەبیر بچێتەوە هیچ نەفسێک نازانێت گریانی ئەو ڕۆژەی چۆن بوو کە دایکێک ببینێ لەو بازاڕە مناڵەکەی پەلامەر بدرێ یەک کەس بێ لێی بستێنم بزانێت چۆن شێت و هار دەبێ نزیکی 300-400 منداڵی بێتاوان لە مەمکە خۆرەوە حتا هەراش هەر هەمووی لە دایشان سێندرا تەواو هیچ کەسێ خۆی پێ نەدەگیرا ئیلا مەگە دڵی ئەو زاڵمانە نەبێت زەردەخەنەیان دەهات بە گریانی ئەو ژن و منداڵە هیچ ڕەحمێکی خوا لە دڵیانە نەبوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ من فرق بين والدة ووالدها فرق الله بينه وبين أحبته يوم القيامة هر کەسێ بێتە هۆکاری جیاکردنەوەی منداڵێک لە دایکی خوا پەناماندا بە قسەی تۆ یەک ئافرەت تەلاق بدرێ و منداڵەکەی لێدا ببڕێ بە قسەی تۆ ئافرەتێک بوختانی بۆ بکرێ و منداڵێک لە دایکەکەی دوور بخرێتەوە لە ڕۆژی قیامەتە ئەو کەسەی منداڵ و دایکێک دوور خاتەوە لە یەکتر خوا لە خۆشەویستانی لە قیامەتە بێبەشی دەکات جارێشکە چای پیان ناکەوێتەوە ئەمە ئەگەر بە قسەیەک بێ ئەگەر لە باوەشیا دەریبێنی ئەگەر بە گوێ ڕایکێشی ئەگەر بە شەق لێ بدەیت ئەوانە مەگە جەهەنەم هەبێ بۆ سزا و تۆڵەیەک لەو زاڵمانە بۆیە نابێت دنیا ئەم چەند ڕۆژە بێ و ئەوانە ئاوالیان بەسەرەوە بچێ لە ئیسلامدا منداڵی ساوا ئەگە باوکەکەی چەند تاوانی هەبێ دەبێ عەفو بکرێ ئەگەر لە جەنگیشە گیرا بێ پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم لە جەنگی بەدرایەکە لەو کەسانی بەدیل گیرا بوو ناوی ئەبا عیزە بوو عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عەبدولجەمحی شاعیر بوو یعنی شاعیرێکی ئەو زەمانە بەقەدەر یەک کەناڵی سەتەلایتی ئەمڕۆ تەئسیری لەسەر خەڵک هەبوو گوێنی بەخواوە پێغەمبەری خوا دابوو نەعوذ بالله هەجوی سەحابەی کرد بوو هانی کافرەکانی دابوو پەلاماری موسڵمانەکان دەن یعنی دەستگایەکی ئیعلامی بەهێز بوو ناوێکی دیار بوو لە ناو قوڕەیشە کاتێ بەدیل گیرا و زەلیل بوو
کاتێک کە بەدیل گیرە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی هەر کەسێ شتێک بێنێ یان منداڵەکانمان فێری عیلم و زانین بکە یان پارەیەک بێنێ و ئازاد بێ. ئەم پیاوە هاتووەتی ئەی محەممەد نەشی گودەی پێغەمبەری خوا یا محەممەد إن لي 5 بنات ليس لهن شيء فتصدق بي عليهن ففعل. أي محمد من بيانش كشوالم هيا يك روجيا وهيا قولتر والله يكشتيان لماضي دنيا دانية وبيسر فرج دمين نوا تخوال برخاتي أو بيانج من دالك كم آزادم كا پیغمبر فرمووی بڕۆ هەرچەند زۆر مجرم و تاوانباری لەبەر خاتی ئەو پێنج کشۆڵەیە ئازاد بۆ بڕۆ بۆ ناویان جارێشکە تەداخلی کاری وا مەکەوە. پێغەمبەری خوا دینە ئێمە لەبەر خاتری ئەو منداڵانە ئەو باوکە مجریمەی عەفو کرد بەڵام ئەوانە ئەو منداڵانەیان برد. ئەڵێ حتا ئێوارە دەمە و بەیانی بوو هیچ ئافرەتێک هەمووی هەڵدەبەزێ و سەری خۆی بەو دار و بەردەدادا لە تاوی مناڵ. ئێوارە نزیکی ئێوارە بوو هەندێکیان لە منداڵەکان هێنایەوە هەرچی ئافرەت بوو ڕای کرد بەرەو دەرگاکە لەو کاتەدا منداڵیان دەگرت و فڕیان دەدا هەر ئافرەتە سەیری دەکرد بزانێ داخۆ کۆرپەکەی ئەوەیان نا کاتێک کە نیوان هێنانەوە نیوان نەهێنانەوە دەرگاکەیان داخستەوە جارێک کە دەنگی گریان بەرز بووە ئەوانەی منداڵەکان نەهاتبەوە زیاتر برینیان کولایەوە جاران هەمویان بەیەکەوە بوون ئەمەش تەعزیبێکی تری دەرونی بوو. ئەو شەوە هەر هەمومان بە ژن و منداڵ و پیا و گەورە و گسکەوە لەو قاعەیەدا دەگریاین ئەوان بە دەنگی بەرز و ئێمەی بێدەسەڵات بە دەنگی نزم لە ناخەوە دەکڵاین بوو ئەو دایکانەی کە شێت و هار بوون لە تاوی منداڵەکانیان دایک هەبوو شیر بە مەمکەکە داتە خوارەوە هێشتا نەوەستا بۆ کە کۆرپەکەیان لەبەری هەڵگرت بوو هیچ ڕەحمێک لە دڵیاندا نەبوو. بۆ بەیانی بانگیان کرد چی ئافرەت و منداڵە دیسان بێتە دەرەوە ئێمە بەس گەنجەکانیان هێشتینەوە. ئەوانە نە موسڵمان بوون نەترسی خوا لە دڵیاندا بوو نەڕەحم و بەزەیی و نەئەدەب چونکە ئینسان ئەگەر لە چاکەدا بوو یان خواناس و دیندارە یان ئەدەب و حرمەتێکی لانی کەم هەیە ویژدانێکی هەیە. پیرەمێردی شاعری کورد فەرموویەتی لەگەڵ خوادا سەرڕاست بی چاکە هیچ لەو گوم نابێت چاکە و خراپە لەگەڵ خەڵکیدا ئینساف بنوێنە هەتا دەتوانی نەفست بشکێنە بۆ هەژار دڵسۆز بۆ گەورە حرمەت بۆ لە خۆت خواردتر لوتف و شەفەقەت بۆ دۆز ڕابەر بە بۆ دوژمن بە حیلم بە تەواضوع بە لەگەڵ ئەهلی عیلم لەگەڵ جاهیلدا بێدەنگ و خامۆش ئەم دەپەندەی من نەکەی فرامۆش. بەڵام ئەوانە هیچیان نەبوو هەرچی ژن و منداڵ بوو ئەم جارە بانگیانکردن و لە قاعەکە بردیانی دەرەوە بەس گەنجەکان کوڕە گەنجەکانمانەوە. وتارەکەمان لێرەدا کۆتایی پێدەیە لە ئاڵلقەی دووەمی ئەم زنجیرە باسی ئەنفالدا لەگەڵماندا بن بزانین ئەمجا ئەم ژن و منداڵ و گەنجانە چۆن بەرەو چاڵەکانی مەرگ بە بێتاوانی دەڕۆن. داواکەرم لە خۆی پەروەردگار یا ڕەبی خوایە ڕەحممان پێ بکەی یا ڕەبی خوایە هەموو ئەو ئەنفالانە لەگەڵ سەحابە شەهیدەکانی پێغەمبەری خوادا حەشر بکەی بە ئومێدی خوای گەورەی ئێستا ڕوحی ئەو پەپولە ئاسایانە لە بەهەشتی پەروەردگارە دەسوڕێتەوە سەبووری بە کە سوکاریان بدەیت کە هەرگیز ئەو برینیان لە بیر ناچێتەوە. خوایە ڕەحممان پێ بکەی جارێککە نەکەوینەوە دەستی زاڵم دەرگای ڕەحمەتت لێکردووینەوانێ و هەوایەشی ئازادیمان هەڵمژیوە خوایە دوژمنانی دین و ژینمان بەسەرا زاڵ نەکەیتەوە. کوردستانمان پارێزراوکە لە دەستی ئەو ناحەزانی کە بە پۆستاڵی ڕەشی ڕۆژەدا ژیریان کرد. خوایە ڕەحم بەو سەرکردانەی خۆشمان بکەیت تۆزێ بەزەی و ئەخلاق بخێنە ناو دڵیانەوە ڕازگۆ بن لەگەڵ میلەتەکەدا وا بکەن خزمەتی ئەم گەلەی خوان وا بکەن خەڵک خۆزگە بەو ڕابردووە نەخوازێ بەو زاڵمە نەخوازێتەوە. عاقبەتمان خێرکەی شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری یا ئەڵڵا یا شافی ئەوەی نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری یا شافی یا ئەڵڵاه ئەوەی نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری ئەوەی دڵبەخەمە دڵخۆشی کەی ئەو کەسانی نەخۆشی دەرونیان هەیە ڕەحمیان پێ بکەی ئەو کەسانی گرفتار و مشکلەیەکیان هەیە لە هەر شوێنەکە خۆیان کاریان بۆ ئاسانکەی هەر گرفتارێک بۆ هەر موسڵمانێک هەیە خوا دەرگای ڕەحمەتی لێ بکەیتەوە. یا ڕەبی خوایە وڵاتمان پارێزراوکەی هێزی پێشمەرگەی کوردستان و ئاسایش و پۆلیس و هێزەکانی ناوخۆ و پۆلیسی هاتوچۆ ئەوانەی خزمەت بە ژین و دینی ئەم خەڵکە دەکەن خوایە تۆش ڕەحمیان پێ بکەی ڕۆڵەکانمان سەلامەت کەی لە هەر شوێنێکی ئەم کوردستانەدان لە هەر شوێنێکی ئەم دنیادان ڕۆڵەمان هەیە سەلامەتیان کەی عاقبەتمان بەخێر بجێڕی لەسەر ئیسلام و ئیمان بمانژێنی آمین آمین والحمد لله رب العالمين.